بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا بما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما، وأرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم اجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کەوا لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی موسڵمان ناسیدا بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەمڕۆماندا یەکێکی تر لە صیفاتەکانی مرۆڤی موسڵمان کە پێویستە پێوەی ڕازاوە بێتن بریتیە لە صیفەتی سوودگەیاندن بە خەڵک، واتە نەفع الآخرین یان نەفع الناس، سوود هەبوون، قازانج هەبوون بۆ خەڵک. مرۆڤی موسڵمان یەک لە صیفاتەکانی ئەوەیە هەمیشە کەسێکی بە سوودە بۆ دەوروبەری خۆی، بۆ خەڵک هەمووی. یعنی خۆشەویستان، بەڕاستی کاتێک کە تەماشای ئەو فەرمودەی پێغەمبەرم کرد عەلەیهی السەڵات وەسسەلام کە بەڕاستی مانای زۆر زۆر گەورە لە خۆ دەگرێتن، یعنی ئەو فەرمودەیەم تەماشا کرد بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشان. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێت: من استطاع منكم أن ينفع أخاه فليفعل. دەفەرمێت هەر یەکێک لە ئێوە ئەگەر توانای هەیە سوود بە براکەی بگەینێت، واتە بە برای موسڵمانی بگەینێت، بابی کاتن. لە ڕیوایەتێک هەیە، ڕیوایەتێک تر دەفەرمێتن فەلیەنفەعه، بە سوودی پێ بگەینیتن. یعنی ئەوەی کەمنی تووشی سەر سوڕمان کرد لەو فەرمودەی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسسەلام ئەوەیە کە بەڕاستی ئینسان ناتوانێت هەر ئاوا ینی ئەو فەرمودە بخوێنیەوە و بەبێ ئەوەی بیر لە ماناکانی بکەوە، بەبێ ئەوەی کە لەسەری ڕابوەستی. یعنی ئەم فەرمودەیە مانای زۆر زۆر گەورەی تێدایە. خۆشەویستان، تەماشاکەن، یعنی ئەگەر مرۆڤ تۆزێک عقل و خاوەن عقل بێتن لەم فەرمودەیە ورد بیتەوە، مانای زۆر گەورە لەو فەرمودەی پێغەمبەردا هەیە عەلەیهی السەڵات وەسسەلام. لەم فەرمودەیە یعنی ئەمە لێی ئیستینباطەکرێت و ئەمەی لێ ئەخوێندرێتەوە کە بەڕاستی حەرەکە و جوڵانی دەرونی مرۆڤ، جوڵانەوەی دەرونی مرۆڤ، حەرەکەی دەرونی مرۆڤ، یعنی کاتێک کە لە دەرونی مرۆڤی موسڵماندا دەجوڵێتن ئەم حەرەکەیە، کاتێک کە لە دەرونی موسڵماندا حەرەکەی نەفسی، ئەم حەرەکەیە دەست پێ دەکاتن، حەرەکەکەی وەکو دەڵێن دەیەوێتن هەر خودی حەرەکە نەفسیەکەی دەیەوێتن سوود بە بەرامبەرەکەی خۆی بگەینێتن، سوود بە خەڵک بگەینێت، سوود بە براکانی بگەینیتن. خەمی مرۆڤی موسڵمان لە دەرونیدا هەموو غەمی بریتە لە سوودگەیاندن بە خەڵک، واتە ئەو سوودە چەندە بچووک بێتن و چەندە سەرچاوەکەی کەم بێتن و چەندە پاڵنەرەکەی کەم بێتن یاخود مەبەستەکەی یەک بێتن، هەرچی یەک بێت لە هەموو کاروبارەکاندا ئەوەیە خەمی مرۆڤی موسڵمان ئەوەیە کە سوود بە خەڵکانی تر، سوود بە برا موسڵمانەکانی بگەینیتن، کە ئەمەشیان بەڕاستی ئەخلاقێکی جوانە و گەورەترین و بەرزترین صیفاتی مرۆڤی موسڵمانە. بەڵێ سوودگەیاندن بە بەرامبەرەکانت، سوودگەیاندن بە موسڵمانان گەورەترین ئەخلاقی موسڵمانە و پێویستە مرۆڤی موسڵمان پێیەوە ڕازاوە بێتن بۆ ئەوەی بتوانێتن هەوڵداتن کە سوود بە دەوروبەر و بە خەڵکانی تر و بە هاو نیشتیمانیانی خۆی، بە وڵاتی خۆی بگەینیتن. واتە هەمیشە عامیلی خەیرە، هەمیشە هەوڵ دەداتن بۆ سوودی دەوروبەر و بۆ کەسانی خۆی. مۆمێکە، مۆم مرۆڤی موسڵمان مۆمێکە لە پێناو کۆمەڵگا و لە پێناو برا موسڵمانەکانیدا دەتوێتەوە سوود بە دەوروبەری خۆی دەگەینێ ئەگەر چێ بەخۆشی بتوێتەوە. بۆیە خۆشەویستان، ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین، خوای پەروەردگار دەفەرمێتن: یا ئەیها الذین آمنوا اركعوا
واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون. دفرميتن أي باوردارين أي أو كساني كباورتان هنا وإيمان دارا مسلمانا دفرمي ركوع ببن سجود ببن. طبعا أوا خواهي پروردگار ليرة فرمان من بنويش بيدكاتن اگرچی يعني ليرة باسي ركوع وسجودي كرديا ركوع وسجود چونك دور ركني قوران وفضل يعني زور لنا نويش دا بويا باسي نويجي كردوا بركوع السجود. انزا خواهي پروردگار ام عبادتك وكلالق كان رابردو من باس كرد بريتيا لقليني تساوي مروفي مسلمان براستي ودلدانوي كسي محزون وكسي خمبارة براستي. پیغمبری خو عليه الصلاة والسلام كاتك توشي خمو خفتك بوبايا پناي بونويش دبر. انزا خوش شويستان دواي اويك واخواي پروردگار باسي ركوع وسجودي كرد وفرمو عبادتي خواي پروردگار بكان يكسر فرماني با كردني كاري تاك كرد بله وافعلوا الخير لعلكم تفلحون براستي فرموي كرداري تاك كان اي ايمان داران لير خواي پروردگار اگه تماشاكين يعني كرداري تاك لەگەڵ سەرکەوتن و سەرفرازی ڕۆژی دوایی بەیەکەوەی بەستنەوە بەیەکەوەی گرێداون. فەرمووی لەعەلەکم تفلیحون بۆ ئەوەی سەرفراز بن بەوەی کە دەتانەوێتن پێی بگەن بەڵێ بۆ ئەوەی کە سەرکەوتوو بوون لە هەموو ئەو شتانەی کە ناخۆشن و دێنە ڕێتان بەسەریدا سەر بکەون. یعنی ڕێگا لێرە خوای پەروەردگار پێمان دەڵێ کە هیچ ڕێگایەک بۆ سەرکەوتن و سەرفرازی نییە تەنها دڵسۆزی نەبێت لە عیبادەتی خوای پەروەردگاردا و هەروەها لە هەوڵ و تێکۆشان بۆ ئەوەی کە سوود بە عەبد و بەندەکانی خوای پەروەردگار بگەینی بە دەوروبەری خۆت بگەینی بە برا مسلمانەکانت بگەینی کەواتە بەقەدەری ئەوە تۆ بەختەوەر دەبی بەقەدەر ئەوە کە تۆ سەربەرز و سەرفراز دەبی. بۆیە دەربارەی پێغەمبەرانی عەلەیهیمو السەڵات وەسسەلام خوای پەروەردگار دەربارەی پێغەمبەران چ دەفەرمێتن لە وەصفی پێغەمبەراندا کە هەڵبژاردەی خوای پەروەردگارن دەفەرمێت و ئەوحەینا ئیلەیهم فعل الخەیرات دەفەرمێ ئێمە وحیمان بۆ چێنات بۆ پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام فعل الخەیرات کە کرداری چاک بکەن کاری باش بکەن واتە کاری باش بکەن و هەروەها خەڵکیش بانگ بکەن بانگەوازی خەڵکیش بکەن بۆ کردنی کاری چاکە. بۆیە خۆشەویستان ئەمە بەڕاستی هەموو کارێکی چاک دەگرێتەوە هەر کارێک بیتن چ مافەکانی خوای پەروەردگار بێتن چ بریتی بیتن لە حەق و مافەکانی بەندەکان بەسەر مرۆڤی مسلمان. طبعا مرۆڤی مسلمان حەقی خوای لەسەر شانە و حەقی عەبدەکانیش یعنی عەبد و بەندەکانی خوای پەروەردگار مرۆڤی مسلمان پێویستە ئەوەشیان بە جوانترین شێوە جێبەجێ و ئەدا بکاتن. بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام پێمان دەفەرمێتن ئەوەی کە سوودی بۆ خەڵک هەیە ئەو کەسەی کە سوود و کەڵکی بۆ خەڵک هەبێتن دەفەرمێ ئەو کەسە پلە و پایی زۆر زۆر بەرزە دەرەجاتەکانی زۆر عالین زۆر بەرزن لای خوای پەروەردگار. دەفەرمێ کاتێک کە پرسیاریان لێکرد لەما سئویل عن النبی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەی الناس ئەحەبو إلی الله لە پێغەمبەریان صلی الله علیه وسلم پرسی چێ خۆشەویستترین کەسە لای خوای پەروەردگار. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵامی ئەمەدا فەرمووی أحب الناس إلى الله تعالى أنفعهم للناس فەرمووی خۆشەویستترین کەس لای خوای پەروەردگار ئەو کەسەیە کە لە هەموو کەس زیاتر سوود و کەڵکی بۆ خەڵکی هەبیتن. کەواتە تەماشاکە چ پلەپایەیەکە هەر کەسێک زیاتر سوودی بۆ خەڵک هەبێتن نەفعی بۆ خەڵک هەبێتن قازانجی بۆ خەڵک هەبێتن قازانج و سوود بە دەوروبەرەکانی خۆی بگەینیتن ئەو کەسە لای خوای پەروەردگار لە هەموو کەس خۆشەویستترە. بێگومان لە لای خەڵکیش ئەو کەسە هەر کەسێکیش خوای پەروەردگار خۆشەویست بۆ لای خوای پەروەردگار ئەوە لای خەڵکیش خۆشەویست دەبێت و خەڵکیش خۆشی دەوێتن. بۆیە خۆشەویستان ئەو کەسەی کە صیفەتی ئەوەی لەلا بێتن کەوا سوود بە خەڵکی بگەینیتن ئەو کەسە وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێ خەیر الناس باشترین خەڵکە. لە فەرمودەیەکدا دەفەرمێ المؤمن يألف ويؤلف
مرۆڤی مسلمان کەسێکی وایە سێبوریت پێدێتۆ تۆ کاتێک کە لای ئەودا ئەنیشی حەز بە قسەکانی دەکەی سەبوریت بە قسەکانی ئەو دێتن دڵنەواییت دەکاتن دڵت خۆش دەبێت بە قسەکانی و خەڵک حەز لە قسەی دەکاتن واتە مرۆڤی مسلمان ئەو کەسە نیە کەسێک کە لە مەجلیسی دابنێشیتێن هەز بە بێتاقەتی بکات هەز بە دڵتوندی بکاتن هەز بە تەنیایی بکات نا بە پێچەوانەوە مرۆڤی مسلمان دەفەرمێ یەئلیف وەیوئلف خەڵک حەز بە مەجلیسی دەکەن قسە خۆشە ڕوویەکی خۆشی هەیە لەگەڵ خەڵکە قسەکانی خۆشن و دەفەرمێ وەلا خەیرە فی من لا یەئلیف وەلا یوئلف هیچ خێرێک لەو کەسە نییە کە خەڵک حەز بە مەجلیسی نەکاتن سێبوریت بە مەجلیسی ئەو نێتن دڵت تەنگ بێتن لە مەجلیسی ئەودا دموچاوی هەمیشە دموچاوی وابن کە گرژ بیتن مۆن بیتن تووڕە بیتن ئەمام جۆرە کەسانە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ لا خەیرە فیهم وخەیر الناس ئەنفعهم للناس پێغەمبەر سڵات وسەلام دەفەرمێ باشترین خەڵک باشترین کەس باشترین مسلمان ئەو کەسەیە کە سوودی بۆ مسلمانان هەبێتن واتە باشترین مسلمان چێیە لێرە پێغەمبەر سڵات وسەلام پێمان دەفەرمێت ئەوەی زیاتر سوودی بۆ خەڵک هەبێتن زیاتر سوودی بۆ خەڵک هەبێتن بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەو کەسەی کە خەیری هەیە سوودی هەیە قازانجی هەیە بۆ مسلمانان دفرميتن ولقد جعل رسولنا صلى الله عليه وسلم تقديم الخير والنفع للمسلمين من الصدقات پیغمبر صلى الله عليه وسلم او كسي كس قازانج و سود بخلشي دقينيتن ام سود و قازانجي وكو بالي بصدقي داناوا سود قياندن بخلق صدقي خيرا يعني انت با ام صدقانه با كاري آسانيش بن با كاري زور ساده و ساكاريش بن يعني اگر تماشاكي اگر او كارانا اگر تي كاري زور ساده بن بلا ما دام كاريگريان لسردروني خلق هيا ما دام دلي خلق خوشكن ما دام وجدان وانا اسوده اكن تماشي فرمودكاني پیغمبر كان عليه الصلاه والسلام پیغمبر صلى الله عليه وسلم چه دفرميت تبسمك في وجه أخيك صدقة تنها دم بخندبونت تنها زردخنت برانبر براي مسلمانت بصدقة بخيرت بودا نسريتن تماشاكا خو كاريشي آسانة تبسم زردخنو دم بخندي زحمت نيام بلام لبر اوي كاريگري هي لبر اوي سودي هي دلي كسي خوش دكي بصدقة بوت نسرا انت پیغمبر علیه الصلاة والسلام دفرمي لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق رواه مسلم دفرمي هشتيشي تساق بكم مزانن يعني حد ساكيك بيتن بكمي مزانن باتنها او اندبيتن كتوب برويشي خوش برانبر براي مسلمان ترو برو بيو دم بخندي ترو خوشيت بس كبصدقه بود بنوسريتن بۆیە خۆشەویستان وەکو گوتم یعنی لە ئیسلامدا بەڕاستی زۆر پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەمانەشی بۆ بە سەدەقە داناوی بە خێر داناوی چونکە کاریگەری هەیە واتە هەر کارێکی باش بیتن با کچکەش بیتن با سادەش بیتن بەڵام بە سەدەقە بۆت دەنووسرێتن بەڵێ وامەزانە دەم بە خەندەی بوونت بەرامبەر برای مسلمانت شتێکی کەمە شتێکی سادەیە یعنی ئەمە بەڕاستی وەکو گوتم بە سەدەقە بۆتە نووسرێتن و ئەمە وەکو گوتم یعنی وامەزانە زۆر سادەیە بەڕاستی ئەگەر کەسێک فێر نەبوو بێتن کەسێک ڕانەهات بێتن لەسەر دەم بە خەندەبوون زۆر قورسە لەسەری دەم بە خەندە بێتن وامەزانە کە لە لای تۆ ئاسانە دەم بە خەندەی لە لای هەموو کەسێک وایە ناهەیە زۆر لەسەری قورسەکە دەم بە خەندە بێت بەرامبەر مسلمانان بەرامبەر بە خەڵک بۆیە خەڵکمان هەیە بەڕاستی کە قەت نایبینی جارێک دەم بە خەندە بێتن هەیە خەڵکی وا هەیە نایبینی کە دەم بە خەندە بێتن زەردەخەنەیەکی لەسەر لێوان بێتن و یعنی دەبینی هەمیشە دەم و چاو گرژ و مۆن و تووڕە و بۆیە دەبینی یعنی سەرچاوەکان و کانیاوەکانی خەیر لە لای ئەو جۆرە مرۆڤانە هەمووی داخراون
بەداخراویت بینیێتەوە بۆی لە لای خۆت وا مەزانە کە کارێکی زۆر سادەیە ئەیکەی ناوەڵە دەم بە خەندەبوون گەورەترین سەدەقەیە هەموو کەس فێر نەبوو ئەوی فێر نەبوو بێتن ناتوانیتن بۆیە ئەم ئیبتیسامە ئەم دەم بە خەندەبوونە بەڕاستی وەکو دەڵێن یعنی سحرێکی حەڵاڵی گەورەیە تەماشاکە یعنی تاقیبکەوە بزانە چەندە کاریگەری دەبێتن بەرامبەر برایەکی مسلمانت دەم بە خەندە بە بزانە کاریگەری چەندە یعنی ئێمە دەتوانین بە تەنیا بەڕاستی بەڵێ بە تەنیا دەتوانین کە دەروونە داخراوەکان بکەینەوە دەتوانین بچینە ناو ناخی کەسانێک کە بەهۆی تەبەسوم و بەهۆی دەم بە خەندەیی بوونمانەوە دەستیان بگرین بەرەو ڕێگای هیدایەت و بەرەو ڕێگای خوا و بەرەو ڕێگای ساڵح بوون بۆیە بەڕاستی یعنی وەکو دەڵێن هێزێکی زۆر ڕاکێشەر ئەم دەم بە خەندەیە بوونە دەتوانین ئێمە هەریەک لە ئێمە لە مزگەوتی خۆمانەوە ئەمە تاقیکەینەوە خۆشەویستان بەوەجهەچی بە دەموچاوەکی دەم بە خەندە و دەموچاوەکی بەشوش زەردەخەنە بە زەردەخەنەوە ڕوبەڕووی برا مسلمانەکان بینەوە کاتێک کە دەچینە مزگەوت کاتێک دێنە دەرەوە لە هەر شوێنەکە لەسەر کار بە براکانمان دەگەین بزانە داخوات خێرێک بڵاو دەبێتەوە و دەتوانین چەند شەڕ و خراپەکاری دوورخەینەوە بۆیە خۆشەویستان ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسلام دەفەرمێتن ئەحەبو الناس إلى الله تعالى أنفعهم للناس بەڕاستی خۆشەویستترین کەس لای خوای پەروەردگار ئەو کەسەیە کە سودی بۆ خەڵک هەبێتن و أحب الأعمال إلى الله تعالى سرور تدخله على مسلم و باشترین کار ئەوەیە تۆ كيف خوشيك يعني بقيني مروفيتش مسلمان ودلي خوشكي دل خوشبون أو تكشف عنه كربة يان ناخوشيك ليدوركي أو تقضي عنه دينا يان قرزيك لزياتي بديوا أما قورتين دل خوشيكاتك تو قرز لزياتي برايك مسلمان بديوا دلي خوش دبيتن بس صدقيك زور قورت بودا نسريتن أو تطرد عنه جوعا يان لبرسيتي رزقاري بكي خواردني ببي خواردني بديه وانزا پیغمبری خو علیه الصلاة والسلام دفرمي ولي أن أمشي مع أخ في حاجة أحب إلي من أن أعتكف في هذا المسجد دفرمي من استا لمزقو الدرب تسمو كاروباري برايتي مسلمان زيب كم زور بي خوشتر لوي كلمزقوتي پیغمبر علیه الصلاة والسلام مزقوتي مدينة اعتكاف كم اعتكاف تندا عبادتي قوريه بەڵام دەفەرمێ بەجێگەیاندنی کاروباری مرۆڤی مسلمان لە ئیعتیکافم زۆر پێخۆشترە و باشترە بۆیە خۆشەویستان سوودگەیاندن بە برای مسلمانت بەڕاستی کارێکی زۆر مەزنە و سەدەقە و خێرێکی زۆر گەورەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ من كان في حاجة أخيه كان الله في حاجته ئەوەی کە هەوڵ بدا کاروبار و حاجەت و پێویستیەکانی برای مسلمانی جێبەجێ بکە خوای گەورەش کار و پێویستیەکانی ئەو جێبەجێ دەکاتن هەر پێویستێکت هەبی ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة هەرچی ناخۆشیەک دەفعکە لەسەر برای مسلمانی خوای گەورە ناخۆشیەک لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەتی لەسەر دەفع دەکا و دەفەرمێ ومن ستر مسلما ستره الله يوم القيامة ئەوەی عیبەکانی برا مسلمانەکەی داپۆشیتن خوای گەورەش ڕۆژی قیامەت عیب و عارەکانی ئەو داپۆشیتن بۆیە گرنگە خۆشەویستان بەڕاستی سەلەفی ئێمە پێشینانی ئێمە زۆر حەریص بوون لەسەر ئەوەی کە سوود بە برا مسلمانەکانیان بە دەوروبەریان بگەینی تەماشای زین العابدین علی کوڕی حوسەینی کوڕی علی ئەبی طالیب بکەن ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن یعنی هەوڵی دەدا هەموو ڕۆژ بە پشتی خۆی ئارد و نان و خواردنی دەبێت بۆ کەسانی دەستکورت و هەژار لە شەوان بە تاریکی شەو دەیبرد بۆ خەڵکیش کەس نێزانی چێ ئەو خێریان پێکا تاکو زین العابدین وفاتی کرد کە وفاتی کرد ئینجا زانیان کە ئەوە زین العابدین بووە کە خواردنی بۆ هەژاران دەبرد خوای گەورە وامان لێ بکاتن کە سەرکەوت و سەرفرازمان بکات وامان لێ بکات کە بتوانین سوود بە دەوروبەرەکانمان بە برا مسلمانەکانمان بە خاک و خەڵکی وڵاتەکەمان بگەینین بۆ ئەوەی سەرفرازی هەردوو دنیا بین خۆشەویستان ئەم ڕۆژ بەم شێوە گەیشتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر بە خوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه